ئیدارەی دۆناڵد ترامپ بە پشتیوانی ڕەهەی لە سیاسەتەکانی قەوارەی جوولە کە وێنای دەوڵەتێکی بۆ ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا کێشا کە پشتیوانی لە داگیرکاری و تیرۆر و کۆمەڵکوژی و جینۆسایدی گەلی فەڵەستین دەکات. بە شکستێنانی ترامپ و هاتنە پێشەوەی جۆ بایدن گەلانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و بە تایبەت گەلی فەڵەستین چاوەڕێیان دەکرد ئیدارەی نوێ بە سەرۆکاتی بایدن وێنە کێشراوەکەی نێو زەینی فەڵەستینیەکان کاڵ بکاتەوە. بەڵام ڕووداوەکانی ئەم دوایی قودس و هێرشەکانی سەر غەزە ماسکەکانی خست و ئەوەی ڕوون کردەوە کە لە پشتیوانیکردن لە ئەستەمکاریەکانی قەوارەی زایۆنی سیاسەتی دیموکرات و کۆماریەکان جیاوازیەکی ئەوتویان نییە. ڕووداوەکانی مانگی ڕەمەزانی ئەمساڵ کە بە پلانی جوولەکە تونڕەوەکان بۆ هەڵبکانە سەر مزگەوتی ئەقسا بە بەرزکردنەوەی لێدوانی دژ بە ئیسلام هەوڵەکانی دەستگرتن بە سەرخانووی فەڵەستینیەکان لە گەڕەکی شێخ جەڕاح پاشان ڕووداوەکە کە گەیشتە پێکدادانێکی گەرم لە نێوان لایەنەکان بە گربەستێک وەستێنرا بووە هۆی گیان لە دەستدانی 259 فەڵەستینی کە زیاتر لە 60یان منداڵن و بۆ هۆی برینداربوونی سەدان کەس و لە دەستدانی خانووەکانیان. لە نوێمین ڕۆژی پێکدادانەکەدا جۆ بایدن بە سەرۆکوەزیرانی ئیسرائیل نەتانیاهۆی ڕاگەیاند کە بۆ کۆتاییهێنان بە گرژەکان چاوەڕوانی ئاگربەست دەکات. بەرپرسانی حکومەتی ئەمریکا لە پێش ئەمە دەیانوت ئیسرائیل مافی بەرگریکردن لە خۆی بەکاردێنێت، تەنانەت کاردانەوەیەکیان لە بەرامبەر گیان لە دەستدانی منداڵانی فەڵەستینی نیشان نەدا. چاوەڕوانی ئەوە دەکرا کە هەڵوێستی حکومەتی بایدن لە بەرامبەر ئەو کێشە و ڕووداوانەی کە ئیسرائیل لە ناوچەکە دروستی کردوون جیاواز بێت لە سیاسەتەکانی سەردەمی دۆناڵد ترامپ کە بە دڵی ڕاستڕەوە تونڕەوەکانی دەکرد، بەڵام لەم بابەتەدا هیوابڕانی دروست کرد. هەرچەند باز لەوە دەکرێت هەوڵەکان بۆ ڕاستکردنەوەی سیاسەتی دەرەکی ئیدارەی پێشوو لەلایەن سەرۆکی هەڵبژێردراوە و دێتە بەرباس، بەڵام تاوەکو ئێستا ئیدارەی بایدن لەبارەی پرسی فەڵەستین بەرنامەیەکی ڕوونی نییە. بایدن لە نووسینی وتارێکدا کە لە 2020 بڵاوی کردەوە ئاماژەی بەوە داوە کە دەیەوێت وەک سەردەمی ئۆباما وێنەی زیان بەرکەوتوی ئەمریکا چاک بکاتەوە و هەوڵ دەدات ئەو متمانەیە دروست بکاتەوە کە هاوپەیمانەکان بە ئەمریکایان نەماوە. بۆیە لەم ڕوانگەیەوە هەوڵی هاوشێوەی ئۆباما دەبینرێت کە هەوڵی دەدا شوێنەواری ئیدارەی بوش بسڕێتەوە. کەشوهەوای ساردی نێوانیان لەگەڵ حکومەتی ئیسرائیلدا بەهۆی گفتوگۆ ئەتۆمیەکانی ئێرانەوە و هەڵوەشاندنەوەی سزاکانی سەر دادگای سزای نێودەوڵەتی و دووبارە دەستپێکردنەوەی سندوقەکانی پشتیوانی بۆ فەڵەستین نزیکە لە هێڵی ئۆباماوە، بەڵام دەتوانرێت بوترێت کە سیاسەتانێکی دژ بە ترەمپیشن. سەرەڕایەوەش کە بایدن باڵوێزخانی ئەمریکا ناگوازێتەوە بۆ تەل ئەبیب. نواندنی هەڵوێستی لە ئەنگری ئیسرائیل هەم لە سیاسەتی دەرەکیدا و هەمیش لە کۆبوونەوەکانی نەتەوە یەکگرتووەکاندا بەرامبەر ئەو درڕندەیەی لەم ڕۆژانەی ڕابردوودا ڕوویاندا هەنگاوگەلێکن دەچنە چوارچێوەی سیاسەتی نەریتی ئەمریکا لەبارەی ئیسرائیل. ئەو شتەی وەک ئەنجام ڕوونە ئەوەیە کە ڕژێمی داگیرکەری ئیسرائیل کە لەژێر پارێزبەندی بێمەرجی ئەمریکادایە لە کای هەرێمی و نێودەوڵەتیدا لە سەردەمی بایدنیشدا پشتیوانی لێ دەکرێت. بەواتایەکی گشتی بایدن لە سیاسەتی نەریتی بەرامبەر ئیسرائیل لادانێکی گەورە ناکات و هەڵوێستی بەردەوامی لە پشتیوانیکردنی ئیسرائیل بۆ فەڵەستینیەکان هیچ شتێک ناگۆڕێت. هەموو پێشهاتانەی لە جیهان و ئەمریکادا ڕوو دەدەن نیشانی دەدەن کە ئەو گۆڕانکاریە تەنیا بە پشتیوانی کوتلەکانی گەل لە فەڵەستین و بە گوشارکردن لە حکومەتەکانیان لەبارەی وەستانەوە دژ بە ڕژێمی ئەپارتایدی داگیرکەری حکومەتی ئیسرائیل دەکرێت.